راپۆرتە جیهانیەکان و هۆشداریەکان زۆرن لەبارەی بەرزبوونەوەی پلەکانی گەرمای زەوی و هەروەها ئەو گۆڕانکاریە خێرایانەی کە لە کەشوهەوای سەرگۆی زەویدا دروست بووە، هەرچەندە چەندین ڕێکەوتن و هەوڵی شەیە بۆ کەمکردنەوەی کاریگەریەکان، بەڵام تا ئێستا جێبەجێ نەکراون یا بەشێکیان جێبەجێ نەکراون. مەبەستمە گفتوگۆی زیاتر بکەم بەڕێز عامر جابری، گوتەبێژی کەشناسی عێراق ڕاستەوخۆ لەگەڵما. کاک عامرم کاتت باش، زۆر سپاس کە میوانی کوردستان 24. بەجددی بۆچی گۆڕانکاریەکانی کەشوهەوا کە ئێستا هێندە بە خێرایی ڕوو دەدەن دەبینرێن، بەڵام وڵاتانی ئەندام ئەگەر باز لە ڕێکەوتنی پاریس بکەین هەتا ئێستا نەیانتوانیوە ڕێکەوتنەکە جێبەجێ بکەن یاخود کار ناکەن بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکە بۆ کەمکردنەوەی گۆڕانەکانی کەشوهەوا؟ أولا سعد الله مساء سڵاو لە ئێوارەی ئێوە و ئێوارەی بینەرە بە ڕێزەکانتان باش بەڕێزم. ئەوەی پەیوەندی بە گۆڕانکاریە خێرەکانی کەشوهەواوە هەیە لە ڕاستیدا لەم ماوەیە لە ماوەی ئەم چەند ساڵی دواییدا لە بەتایبەت ئەم ساڵ لە مانگی تەمووستا مانگی ئەیلول وەرزی بەرزبوونەوە پلەکانی گەرمایە، هەروەها پێویستە ئامە لە ناوەڕاستی ئایار دەست پێ بکە، بەڵام بەخۆشحاڵیەوە ئەم ساڵ لە دەستپێکی مانگی تەمووزەوە دەستی پێکرد، واتە لە چارێک یەکەمی مانگی تەمووزەوە کاریگەریەکانی لەسەر نیمچە دوورگەی عەرەبی زۆر کردووە. ئەم کاریگەریانەش لە گەیشتونە پلەکانی گەرمە لە نێوان 45 بۆ 52 پلەی سەدی بووە. زۆرترین کاریگەریەکانی ئەو پلە گەرمەیەش لە سەر ناوچەکانی عێراق لە ناوەڕاست و باشوورەوە بووە کە پلەکانی گەرمەتەیاندا لە نێوان 50 بۆ 52 بووە. بەرزترین پلەی گەرمەش لە پارێزگای بەسرە تومار کراوە بە 52 پلەی سەدی، هەروەها لە هەندێک ناوچەی دیکەش گەیشتۆ تا 51. بەڕێزم لەم ماوەیەدا بەڵێ زۆر باشە. ئەوەی باسیەکەی بەڕێز عامریانی دەگاتە نیوەی پلەی کوڵان زیاتریش 50 پلەی سێلیزی زۆر زۆرە. ینی عێراق چی ئەکات بۆ ئەوەی کە ڕوبەڕووی گۆڕانکاریەکانی کەشوهەوا بێتەوە؟ لە ڕاستیدا ئێمە بەدەچوونمان بۆ راپۆرتەکانی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان سەبارەت بە گۆڕانکاریەکانی کەشوهەوا لە دوایین لێ راپۆرتدا کە پەیوەستە بە گۆڕانکاریەکانی کەشوهەوا هەروەها لێدوانەکەی میتەرتالاست ئاماژە بەوە دەدات کە ئەم بەرزبوونەوەی پلە گەرمە لەم ساڵدا لە سەرەتای مانگی تەمووزەوە هەندێک لە تۆمارەکانی ڕیکۆردەکانی شکاندووە کە گەرمترین ڕۆژ هەروەها گەرمترین 3 هەفتە لە دەستپێکی مانگی یۆنیۆ بووە. هەروەها ڕوانگەکانی چاودێری کەشوهەوا ئاماژە بەوە دەکەن کە ئەم ساڵ گەرمترین پلەکان تۆمار کراون لە مێژووی جیهاندا و ئامینداری گشتی هەروەها بینیشمان کە چەندین ئەو کاریگەریانە چەندین کاریگەری لەسەر ژینگەی جیهان هەبووە، تەنانەت دەرزانەکانی کەنەداش لە ناوچوون. سەبارەت بە عێراقیش ئێمە دەڵێن کە عێراق زۆرترین کاریگەری لەسەر بووە بەهۆی ئەوەی کە لە ڕووی جوگرافیاوە تۆپۆگرافیایەکی ڕاست و تەختایی هەیە. ئاویش یەکەم گۆڕانکاریەکانی کەشوهەوا بۆیە کاریگەری زۆری لەسەر عێراق بووە بەهۆی نەبوونی ڕووبەری سەوزایی کەمی، هەروەها کەمی ڕووبەری ئاو و لە ئەنجامی دەرکردنی گازەش باشەکان لە مۆلیدەکان زۆری کارەکان دەزانین و دەزانین کە عێراق لە وڵاتانەیە کە زۆرترین کاریگەری گۆڕانکاریەکانی کەشوهەوای لەسەرە، بەڵام عێراق چی دەکات بۆ ئەوەی ئەم کاریگەریانە کەم بکاتەوە؟ چۆن ڕوبەڕووی دەبێتەوە؟ تا ئێستا بەڕێزم ئێمە وەکو لایەنی ڕاوێژکاری لە دەستەی گشتی بۆ کەشوهەوا ئێمە چاودێری گۆڕانکاریەکان دەکەین، بەڵام تا ئێستا ئەگەر باس بڵێن کە ئێمە پلانێکی استراتیژیمان هەیە نەخێر نیمانە. ئێمە هیچ ڕووبەرێکی سەوزاییمان نییە، ئێمە هیچ ڕووبەر پانتاییەکی ئاویمان نییە،
کارتی کشت و کاڵ یعنی لێران بووە عێراق هیچ ئاماژ پلانێکی کردووە. استراتیژی نییە بۆ ڕوبەڕووبوونەوەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا؟ تا ئێستاش لحد الآن تا ئێستا نەخێر هیچ پلانێک لە ئەرزی واقع نییە کە شانی باسکردن بێت کە بتوان بڵین لە ڕێگەیەوە دەستە گرنتی ئەوە دەکەین کە لەو کاریگەریانە کەم بکەینەوە و دەبینی ژینگە وەزارەتی کارەبا وەزارەتی ژینگە دەبێ ئەوانە هەمویان لەسەر ئەومە ڕێک بکەون و پلانی استراتیژی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو ئێوە گوتەبێژی کەشناسی عێراقن هۆشداریتان داوە ینی راپۆرتی نەتەوەی گرتوەکان هەمیشە باز لەو مەترسیانە دەکەن لە عێراقی وەکو کەشناسی عێراق هۆشداریتان داوە بە حکوومەت لام گۆڕانکاریانە ئەگەر بە زووی ڕوبەڕووی نەبنەوە کارەساتی گەورەی لێ دەکەوێتەوە؟ باڵێ بە دڵنیاییەوە ئێمە راپۆرتەکانمان یەکەم بە یەکەم یەک بە یەک لە پەیجەکان لە وێبسایت ئەلکترۆنیەکان دادەبەزن و ئەم ساڵ دەیان راپۆرتیشمان هەبووە و هۆشداریشمان داوە لە سەر بەرزبوونەوەی پلەکانی گەرما و چەندین کۆنگرەی ڕۆژنامەوانی ساز کراوە و پیتەر تالاس کە بەرپرسی ڕێکخراوی کەشوهەوای نێودەوڵاتیە لە دۆخەکە ئاگادار کراوەتەوە ئەمە ئەوەشمان باس کردووە جەختمان کردوێتەوە کە زۆرترین کاریگەری لەسەر ژیانی مرۆڤ دەبێت بۆیە ئێمە هەمیشە راپۆرتەکانمان ڕوون و ڕاشکاوانن و زۆرترین راپۆرتەکانیشمان لە ئامرازە میدیاکان ڕدەگەیەنین بۆ ئەوەی هەموو لایەنەکان ئاگاداری دۆخەکە بن. بێژی کەشناسی عێراق زۆر سوپاس کە لەگەڵم بووی دەستخۆش.